بەڕێوەبەرایەتی کارەبای چەمچەماڵ لە نوێترین ڕاگەیەنراوێندا کە لە پێیجی تایبەتی خۆیان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک گەڵاویان کردوتەوە داوا لە ئەدمینی سەرجەم پەیجەکانی سنووری چەمچەماڵ دەکەن بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر ڕەوشی کارەبای ناوچەکە و نەخشە ڕێگای چارەسەری کەم و کورتەکان سەردانی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای چەمچەماڵ بکەن. ئەو ڕاگەیەنراوی بەڕێوەبەرایەتێکە هەرزوو کاردانەوەی چین و توێژە جاجەکانی سنوورەکەی بەدوای خۆی داهێنا و بەگاڵتە پێکردن و خۆ دەرباسکردن لە چارەسەری سەرەکی کێشەی کارەبای قەزاکە خوێندنەوەی بۆ کرا. ئەم پۆستە معناتیانە دائیرەیە گەورە گوران ئەو هەموو مهندسەی تایە ئەوان بە ئەدمین و بە خەڵک بڵێن بە وەرە چارەسەری کارەبا بکات. یا ئەگەر خەڵک چارەسەری ئەم کارەبایە بکات ئەم دایرێ بوونی چییە؟ ئەگەر خەڵک بەڕێوەی بەرێت هەر با دایرەکە دابخەن. بەوتەی هاوڵاتیان ڕەوشی کارەبای ناوچەکە تا دێت خراپتر دەبێت و بەرپرسانیش کەمتەرخەمن لە دۆزینەوەی چارەسەر. بەرپرسانی کارەبای قەزاکەش دەڵێن بڕی کارەبای سنوورەکە کەمی نەکردو و کێشەی دابەشکردنی کارەبایان هەیە بەهۆی زۆری خواست و کەمی توانای وێزگەکانیان ناچارن ژمارەی فیدەر و مەحاویلە کەمتر کار پێ بکەن. چارەسەرکردنی کارەبا بە ئەدمینی پەیج و بە کەسانی سۆسیال میدیا ناکرێن. چارەسەرکردنی کارەبا بە دیراسە بە خەڵکانی پسپۆر بە خەڵکانی شارەزا پێویستە تۆ دیراسی وردت هەبێ چەندێک کارەبا هەیە چەندێت ئەدەی بە خەڵک چەندێک وەرئەگری هاوڵاتیان چەندێک سەرف ئەکەن ئەمە واچی ڕێخستنەوەی کارەبا بە نێشتنی تەجاوز دەبێت لەسەر کارەبا و بە پلانی وردی دە ساڵی ئەبێت لەسەر کارەبا. پاش زیاتر لە کاتژمێرێک لە بەڵاوبوونەوەی ڕاگەیەنراوەکە پەیجی تایبەتی بەڕێوەبەرایەتی کارەبا پۆستەکەی لە پەڕی تایبەتی خۆی لابردوو بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵیش دەڵێت هەڵە حاڵی بۆ ڕوویدا و پەیامەکەیان وە خۆی نەگەیشتووە. پێمان باش بوو لە ڕێی پەیجەکانی سۆسیال میدیاوە ئەم پەیامی ئێمە بگا بە تاک بە تاکی هاوڵاتیان تاکو لە هۆکاری گرفتەکە تێبگەن و بزانن سەبەبی گرفتەکە چییە، بەڵام بەداخەوە لە هەنێک کەسەوە خوێندنەوەی خراوی بۆ کرا. ئێمە هەدەفی ڕئیسیمان لە پەیامەکەمان لە بانگێژنامەکەمان دیاریکردنی هۆکارەکانی کەمبوونەوەی کارەبا و ئەو ڕێکارانی کە گیراوەتە بەر بۆ چارەسەری. بڵاوبوونەوەی و ڕاگەیەنراوی کارەبا لە کاتێکدایە ماوەیە کە بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان و پەیجە تایبەتەکانی سنووری چەمچەماڵ باز لە خراپبوونی دۆخی کارەبای ناوچەکە و کەمبوونەوەی پێدانی کاتژمێرەکانی کارەبا دەکەن و جۆرێک لە کۆدەنجیان دروست کردووە بۆ ناڕەزایەتی دەربڕین. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.